سڵاوتان لێ ببینەرانی ئازیز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر مێژووی کورد بەتایبەت لە سەرەتای سەرەڵدان و پەیدابوونی شارستانیەتەوە میوانداری زۆر بەڕێز کاک سۆرانی حەمەڕەش دەکەین. بزانین کاکە سۆران بە دەرکردنی کتێبێک جگەل لە کۆمەڵێک بەرهەمی و کاری تر چی لە هەک بەکەیە هەیە سەبارەت بەو هەک بە کۆنە دێرینەی کوردستان ئەمڕۆ لەو بەرنامەدا بیخاتە ڕوو. کاک سۆران زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە کە ئەم دەرفەتتان داوە بە من بۆ ئەوەی بابەتەکان بخەمە ڕوو. کاک سۆران حەزەکەم هەر ناونیشانی کتێبەکەی جەنابەت بکەمەوە بە پرسیار بپرسم بڵێم کورد کێیە؟ لە ڕاستیە هەروەکو خۆت بەڕێز داماژەت پێە ناونیشانی کتێبەکە کورد کێیە؟ پرسیارێک کە وا بزانم زۆر بەمان وەکو تاشی کورد سەرقاڵین پێوەی. منیش وەکو زۆر هەر تاشێکی کورد لە تەمەنێکی زۆر مناڵیەوە ویستومە بزان کورد کێیە. ئەمە بەشێک بۆ لە هەوڵێکی شخصی خۆم بە تەمانە بووم کتێب بنووسم لە تەمەنی مناڵیە. بەس لە تەمەنێکی گەورەیە ئەمە بوو بە پرۆژێک کە لە ڕەچەڵەکی کورد کۆڵمەوە. شێوەی کارکردنی ئەم کتێبە جیاوازی چییە؟ هەرچی ئەو شتانەی کە لە ڕابردووە هەندێک جار ببێ بنەمای زانستی خراونەتە ڕوو سەبارەت بە کورد بۆ نمونە کورد هێندۆروپیە کورد ئاریە ئەمانە هاتوون پرسیاری لێکراوەتەوە. ئایا ڕاستە؟ ئایا بەڵگەنامەیەکەی پشتگیری لەو بۆچۆنە؟ ئەم کتێبە هاتووە لە سەرەتای شارستانیەتەوە لە کورد کۆڵاوەتەوە. ئایا کورد کێیە؟ تەبەن دوای چەندین ساڵ لێکۆڵینەوە لە ڕووی زمانەوانی، لە ڕووی ئاینی، لە ڕووی تێکستی مێژوویی و فێربوونی سیانزە زمانی خۆ ئاشناکردن لە ڕووی هەندێک جار ڕێزمانەوە، لە ڕووی فەرەنگەوە سیانزە زمانی مردوو و نزیکەی 20 زمانی زین و کارم کردووە بۆ ئەوی لە بنەچێم کووردە ئەم نەتەوە دێرینە تێبگەم. بەڵێ کاک سۆران کۆنترین بەڵگە کە جەنابەت دەستت کەوت بێ لە ماوەی ئەو لێکۆڵینەوەی کە کردوتە کتێب و بڵاو کراوەتەوە کۆنترین بەڵگە چییە لەسەر مێژووی کۆنی کورد دەست کەوت بێ؟ کۆنترین تێکس لە جیهانە، کۆنترین نووسین زمانی سۆمەریە. لە ڕاستیە زمانی سۆمەری نەک بنەچەی زمانی کوردیە، زمانی کوردی خۆیەتی. واتە ڕستەمان هەیە هەتاوەکو ئەمڕۆ بێگۆڕان دوای 5000 ساڵ ڕستەکە لە ڕووی ڕێزمانەوە لە ڕووی شەکاریەوە هەمان مانایەن نەگۆڕاون. دەکرێت نمونەمان بیتێکە بۆ نمونە کە تەنانەت ئەمڕۆ کە قسە ئەکەین بۆ نمونە وشەیەکی وەکو ئایخوا لە بەڵا لامە بەڵا سۆمەریە لا کە لایەیە ئەمە سۆمەریە ئامرازی ئەوانڵێن و یعنی ئامرازەکان و وشەکان وەکو خۆی ماوە خو یاخود وشەیەکی هوری ئەنی هەموو قسێکە ئیکەی ئەمڕۆ یعنی ئەگەر کۆمەڵی نووسینم بۆ بێنی هەمووی سیرەکەی سۆمەریە. بۆ نمونە من هەندێک ڕستەی کوردی ئەمڕۆت بۆ تەرجماکەم بۆ سۆمەری. مەسەڵەن ئەگەر بە کوردی ئەمڕۆ بڵێ باوکم بابم دار سافەکە، ئەگەر تەرجمەیەکەی بۆ سۆمەریە بێ بە پاپمۆ دوور سووب ئەکا کردار شوێنی ناو هەموو شتێک ڕستەکە بە تەواوی سۆمەریە. ئەمە هەر لە تێکست و لە ڕووی ڕێزمانەوە هاوبەشیمان نییە، بەڵکو ئەو فەرهەنگە سۆمەری کە هەبووە هەتاوەکو ئەمڕۆ ماوە لە تێکستا لە تێکستی 1150 ساڵ لەمەوبەر کورد بە تەواوی ئاماژەی بە ڕەچەڵەکی خۆی کردووە، خۆی بە سۆمەری زانیوە، ئەو زانستە کۆنەی خۆی بە خاوەنداری ئەو زانستە زانیوە و چەندین بەڵگە کە هەمووی لەم پرۆگراما ناتوانێت وردەکارێکی لە کتێبەکایە کورد خۆی بە خاوەنی و شارستانیەتە زانیوە. بەڵێ کاک سۆران دەنگە سروشتیەکان تا چەند جەنابەت توانیوتە سوودیان لێ بکە؟ من بێگومانم سوودت لێبینی و لەبەرەوە دەنگە سروشتی دەنگێکی تەبیعین و لەناو هەموو زمانە لەناو هەموو میلەتانە هەن. بەسەن بۆ نمونە دەنگی وەڕینی ساگ یا هەر دەنگێکی تر پەیوەندی ئەمە لەگەڵ ئێستا چۆن دەبینی؟ سۆمەری بۆ لەگەڵ کووردا با بڵێن ئەو دەنگانە بە نمونە مەسەن سەری لە زمانی هوریا بە مانای کەرەگرێتەوە سێرەی دەنگەکان ناوی هینەکان و ئور لە سۆمەری و لە هوریا مانای سەگەگرێتەوە کە لە وەڕەچێ هەر لە نزیکە لەوە. ئەنجا هەر ئەوە نییە مەسەن وشەی وەکو ئایش ئەوم کردایە ئەمە بە دوو مانا بەکارین. ئایش بە وەکو خۆزگە یا وەکو ئایش نەعلەت وەکو نەفرەتکردن بەکار. هەردوو ماناکەی لە زمانی سومەریە وەکو خۆی ماوە. تەنانەت لێلێ و لۆلۆ کە هەموو پێشەکی گۆرانی کوردەکانی ئەمڕۆ سەیرەکەی
بنەچەکەی هەمووی سۆمەریە تەنە شینکردن کە لای لایە ئەەکەین ناڵم زۆر جار ئەم کتێبە لە کاتی کارکردنە ئەبوو بە شتێکی شخصی خۆم لای لای سۆمەری ئەمانە هەمووی تەنانەت گازندەکردەکانیان کە گازندەیان کردووە لە نائەدالەتی سۆمەریەکان پەنایان بردەوە بۆچێ بۆ خوای عەدالەت خوای عەدالەت لای سۆمەری هەتاو بووە خۆر سۆمەریەکانڵە ئی وتو یعنی ڕێک تەرجمەکەی لە فەرهەنگی سۆمەریانی ئای هەتاو دوای 5,000 ساڵ گازندەکانیشمان هەمان شتە لە داستانی گەلگامێشە هیچ بەڵگەیەک و سەردایەک دەستکەوتووە باس لە کورد بکایە باس بۆ نمونە لە زمانی وشەکانی کوردی بکایان خۆی ئەوەی شەکە لە داستانەکان بەڕاستی چەندین داستانی سۆمەری ئەگەر باسی وشەی کوردکەی مەسەلەن پاشای ناوچەی کە ئەمڕۆ پێڵێن جەزیرە لە ڕابردووە پێیان وتووە کوردیان یا کووردە هەر بە هەمان لە سەردەمی یۆنانیەکان پێیانەوە کوردیان یان پاشگیری ناوچەیە چۆن ئەڵێ کوردستان ئەتۆڵی گەرمیان هەمان ئەو یانە هەمان پاشگرە پاشای ناوچەی کوردیان کە جەزیرەی ئەمڕۆیە نزیکەی 4,000 ساڵەوە پێ ناوی شەر کوردەیە بە زمانی هوری شەر ینی سەر کوردە هەر کوردە ینی سەرکردەی کوردە یعنی وەکو ناو وەکو نەتەوە ئێمە بنەچەکەمان ئەگەڕێتەوە بۆ ناوچەی جەزیرە و ئەو ناوچەیە بۆیە لە سەرەتای شارستانێتەوە بوت کورد ئالە و ناوچەیە ئەبەسێتەوە بە کەشتیەکەی نوح و ئەمە هەمووی ئەو داستانە کۆنانەیە کە هی باو باپیرەی ئێمەیە ئێمە لێوە سەرمان هەڵداوە لەوێەوە شارستانیەتە کە هاتوونەتە خوارەوە بۆ ئەگەر تۆزێ لە بابەتی پرسیارەکە ئەچمە دەرەوە ئەگەر سەیری بەڵگە ئارکیۆلۆجیەکانی ناوچەی بۆ نمونە جەزیرەیە چەرموو بکەی شوێنە هەیە پێڵێن گرێناڤووکێ لە ژێر شاری ئورفا 12,000 ساڵ تەمەنیەتی واتە بە بەراورد بە میسریەکان نزیکەی 7,000 ساڵ پێش شوێنەوارەکانی میسرن لێرەدا ناوچەی شوێنە دۆزراوەتەوە کە پەرستگەیەکی دێرینە 12,000 ساڵ تەمەنیەتی نەخش و نیگاری وایتە یعنی بووە بە مای سەرسوورمان نەکەر بۆ ئێمە بۆ هەموو جیهان کە چۆن 12,000 ساڵ پێ ئەم شتە هەبووە سەیرەکەی داستانە سۆمەریەکانیش هەموو خۆی ئەگەڕێنێتەوە بۆ کوێ بۆ ئەو ناوچەیە من لە کتێبەکە وردەکاری بشانە ناوچەی کە لای ئورفا هەتاوەکو سنجار ناوی سنجار لە سەرچاوە سۆمەری بابلی تەورات کورد تا 400 ساڵەوە پێش بنەچەی خۆی بۆ ناوچە گەڕاونەتەوە یەکێ لە شارە سەرەتایەکانی شاری شنگارە کە لە سۆمەری پیانێتەوە شەنبور لە تەوتاردا پێڵێن شەنار ئێمە هەرقایەتە کۆنەکانە جێڕینەوە هەرو ڕابردوین چ دابوونەری تێک لە سەردەمی کۆنە هەبووە و ئێستش جەنابەت دەبینی مەسەن لە تێکستەکانە جەنابەت بەرچاوت کەوتووە ڕێد لیان کەوتۆ تەماشە دەکەی ئێستش بوونی ئەنەر هەیە لە کوردستانە ئەوجا لە هەر پارچەیەکا بێ و لە هەر دیالێکتێکا بێ لە ڕاستیە وەکو پێم وتی کوردستان وەکو مۆزەخانەیەکی ڕابردووایە کوردستان مۆزەخانەی هەموو شارستانی کۆنەکانی مەسۆپۆتامیا ئەوەی کە پێڵن ئەنەتۆڵ کوردستانی باکوور هەردوو بارەکردنەوەی ئەوەین بۆ نمونە یەکەی کێش لە سۆمەریە منە ئەمڕۆ پێڵین من هەر یەکەی کێشە یا بار بە بار ئێماڵین دووبارکەر یعنی کێشێکە زیاتر قەبارێ بە هەمان شێوە لای سۆمەریەکان بە بور ناوی هاتووە یاخود ژمارە چل کە ژیانی ئێمەی تەواو ینی کۆنترۆل کردووە ژمارە چل لە زمانی سۆمەریە وەکو وشە نەماوە بەڵام ژمارێکی پیرۆز بۆ لای ئەوان ناوی خوش بووە هەتاوە بۆ ئەمڕۆ دەرباز نابین لەم ژمارە چ لە بۆم ناو دەرەکەین کە یەکێمرێ بەڵێ لە ناو نەتەوەکانی دەورومان بەکەنی ماوە بەڵام لای ئێمە تەنانەت لە دێکاتەکانە ئەڵێ چل کەس نوێش بکەی یا ئەڵەی بە چل قورئان یا ئەڵەی دوای پارو دوای خواردن چل پارو و سونەتە دەروێشەکان کە ئەچنە خەڵوەتەوە بۆ پاکبوونەوە ئەڵێ چل جار ئاوەکەی بەخۆدا یعنی دیاریمان هەیە بەناوی چلەوە چیامان هەیە بەناوی چلەوە لە ناو یارستانەکان و لە ناو ئێزدیەکانە جەژنی چلەی هاوین هەیە لە ناو مەسەن چلتەن هەیە کە لە ناو ئێزدی و یارستانەکانە دووبارە ئەبێتەوە هەموو ئەو شتانە ڕۆژانە ماون چەندین شتی تر کە لە کتێبەکە ئاماژەی پێکراوە سەیرەکەی هەموو دابوونەریتە بۆ نمونە ئەمڕۆ کە هەوایەک یەت گەرماڵێنی ئەڵەی گڕە هات ئەمە خوای گر بووە خوای ئاگر لە سۆمەریە گڕێ پێڵێن ئێماڵێن گڕە هات لە ڕابردووە لەبەر لە بۆچوونێکی چیوە هاتووە ئەم هەوایە خوای ئاگرەی نێرێ بۆ
کە هەوایەکی ساردی ئەڵێن شەماڵ هات شەماڵ شاملە خوای کاشیەکانە کاسیەکان ئەمانە وشەکە بە کوردی ئەمڕۆ شاملە یعنی گەورەی شاخ ئەمڕۆ کە هەوایەکی ساردی ئەڵێن شەماڵ هات چکە وا پێمان وان بووە لەڕەوە ئەمە خوای شاغی نێرێ ئەم وشەیە چۆتە زمانی عەرەبی و کوردانە بە شیمال بەڵام بنەچەکەی ون بووە ئێمە بەشەکانیمان هەیە ئەڵێن شاملە یعنی بەرزاییکی و بەزە عەرەبایە وشەکەیان وەرگرتووە چکە بنەچەکەی هەمووی لە کوردیایە گەڕێکێکی شەیە لە شارۆچکەی تێوەڵە ناوی چلانەیە دەچینەوە لای قەباڵەکانی هەورامان چۆن قەباڵەکانی هەورامان کەوتونەتە پێشچاوی جەنابەت لەو تێکستانەی کە دیسان دەتوانم بڵێم بینیونت لە ڕاستیە ئەم هێندە بەڵگەنامە هەیە لەسەر کورد هێندەشت هەیە بۆ نمونە لە کریسیانەتی هێندەمان کتێب هەیە لەسەر وردەکاری ژیانی کوردەواری کتێبێک هەیە پێشەوەی بچمە سەر قەواڵەکان کتێبێکی وەکو کەسێکی دینەوەری فیلسوفێکی کوردە زانایکی مەزنە کتێبی لەسەر ماتماتیک لەسەر ئەستێرەناسی خەڵکی نزیک کرماشانە یەکەم کەسە کتێبی لەسەر مێژووی کورد لە ساڵی 1960 نووسیوە کتێبێکی هەیە لەسەر زانستی ڕوەگناسی کۆنترین کتێبەکە من پەڕێکی مداناوە پەڕێکی ئەسلی کتێبەکە لێرە ئاماژەم پێ اینجا بێنەوە سەر قەواڵەکانەوە ئەمە دوو چەند دۆکومنتێکن کەسایەتێکی کورد بە ناوی سەی سەعیدی کوردستانی ئەمە کە دکتۆر بۆ خۆی لە ساڵی 1950 ئەمانی لە هەورامانەوە بردووە بۆ ئینگلتەرا لەوێ فرۆشراوە لە شوێرێک لەوێ هەڵگیراوە لەوێ لێکۆڵینەوەی لەسەر کراوە و لە دوتوی کتێبەکە من نەخێر کتێبێکم هەیە کە ڕێک فۆتۆکۆپی چەرمەکەی کردووە سێ بەشن کە بە پەهلەوی و بە زمانی پەهلەوی و بە زمانی یۆنانی نووسراوە بێتە نەچێ کوردستان زۆر دەوڵەمەند بووە لە شانبەشانی زمانی کوردی زمانی تری پێ نووسراوە بۆ نمونە یۆنانیەکان هاتوون کاریگەری فەرهەنگیان لەسەر ئێمە بووە پەهلەویەکان کە لە ڕۆژهەڵات بوون پەهلەویەکان فارز نین نەتەوەیەکی سەرچاوە ئیسلامیەکان وەکو نەتەوەیەکی جیاواز لە فارز مامەڵەیان لەگە سەرچاوە کریستیانیەکان وەکو نەتەوەیەکی جیا ئەمانە لە ڕۆژهەڵاتی ئێرانی ئەو وڵاتی پێڵین ئێران لەیا ژیاون جا ئەو دۆکومنتە بەو دوو زمانە نووسراوە هەندێک وردەکاری ژیانی تیا دەرەکەوێت کە تا چ ڕادێ ئاستی نووسینی یاسایی 270 ساڵەوە پێش چەنە ئالۆز بووە بۆ نمونە کە زەویەکە فرۆشێ ئەڵێم زەویا فرۆشم بە گژ و جیا و هەموو شتێکەوە ینی بۆ ئەوەی وڵاهی ناوەکانی لەسەرە بۆ معنای ئیمزای ئەمڕۆنا بە معنای مۆرکردن و شایەدی لەسرە بەس وردەکاریشی بەڵێ وردەکاریشی تایە هەرو تێکستانە نا تێکستی ناوچەی کەرکوو ببینی بڕوا بکەی من زۆر جاڵم وڵای حەقە شەرم لە خۆمان بکەین ئەم فەرهەنگە دەوڵەمەندەمان هەیە تێکسی نووزی کەرکووکی ئەمڕۆیە پێشەوەی ئاشووری و نەتەوە بڵین بێگانەکان لە ڕۆژهەڵاتەوە بگەنە ناوچێ ئەوە ناوچێکی هوریە خۆشبەختانە ئەوروپیەکان هەڵکردنێکیان کرد ئەم تێکستانە پارێزراوە من لە چەند کتێبێکە هەمە وردەکاری ژیانی ڕۆژانەیان چۆنەڵێ ئەوە بارگەنم ئێرا بە فلان شاید فلان مۆریشێک زۆر خۆشە ئەمە هەمووی لەسەر بەردەی بینی چۆن لە داهاتوو ئەتوانین ئەمانە زیینوکەینەوە ئەمانە ژیانی ئێمە بۆ چۆن ژیانی 4000 ساڵ پێش بەڕاستی کەم نەتەوە هەیە لەسەر زەمین وردەکاری ژیانی هەبێ بەڕاستی ئەنی ئێمە وردەکاریکی زۆر گرنگی ڕابردوومان هەیە کە لە مێژووی نزیکانیمانە ئێمە ڕابردوومان زۆر دەوڵەمەنە چۆن باسی هەزەبانیەکانت کردوە جەنابەت بەتایبەتی پەیوەستە بەم ناوچەیە کە ئێمە ئیتیا دەژین پایتەختی کوردستان کە ئەو ڕۆهەولێرە بەبۆ چوونی من ئێمە وەکو پێشووتر هەر ئاماژەی پێکەم ئەڵێم ئێمە ون کراوین ئێمە ئەم هەفتە ئەم 9 ساڵی دابەشکردنەوەی لێکردوین بڕوا بە هیچ ناکەین و ینی سیرێکی ئەم هەموو کەسایەتیە گەورەت هەیە جا هەزەبانیەکان بۆ مێژووی کورد زۆر گرنگن چەند کەسایەتیەک لە کوردستان لێکۆڵینەوەی لەسەر کردوون بەڵام بەداخەوە تێنەگەیشتون و ئەزانەمە دەوڵەتێکی سەردەمی ئیسلامە لە ڕاستیە بنەچەی دەوڵەتەکە بەناوەوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی هوریەکان بەڵام لە سەدەی یەکەمی زاینەوە واتە 2000 ساڵەمە پێش کۆمەڵە دۆکومنتی زۆرمان هەیە لەسەریان وردەکاری ژیانیان چۆن حکومڕانیان کردووە ئەمانە بۆ نمونە هەتا ئیسرائیل هاوکاری جوولەکانیان کردو 2000 ساڵەوە پێش جەنگیان بەرامبەر جەنگێکی هاوبەشی نێوان بڵین هەزەبانیەکان و جووەکان لە دژی ڕۆمەکان کراوە هەندێک لە دیلی پاشای هەزەبانی لە خێزانی هەزەبانیەکان گیراوە براوە بۆ ڕۆم هەموو جووە ئەسیرەکان کوژراون کەچی هەزەبانیەکان نەکوژراون بۆ دەسەڵاتدار بوون ڕۆمەکان ویستیانە ئەمانە وەکو بارمتە بێڵنەوە وەکو کارتی فشار بەکاری بێنە دەداتوە
وردەکاری زۆر دۆزراوەتەوە لە کتێبەکە ئاماژەی پێکرا بۆ نمونە گۆڕی هێلەنای ئەزەبانی ئەو گۆڕە ئەمڕۆ لە مۆزەخانی لۆڤەری جیهانی کە 2000 ساڵ تەمەنێتی وەکو خۆی چکە لە بەرد هەڵکردراوە وەکو خۆی ماوە. هەزەبانیەکان بۆ ئێمە زۆر گرنگن ئەو ناوچە ئەو پەیوەندی زمانەوانی کە لە نێوان هەولێر مەسەن تا قەڵازێ تا ڕانیە ڕوا تا موکریان و ئەمە مەسەن شێوەی جامانە بەستن شێوەی گۆرانی وتن کە هاوبەشە لە ڕاستیە بۆ واگەڕێتەوە. زۆر جار بۆ نمونە لە بابەتەکە دیسان و لام لە هەزەبانیەکان ئێمە مەسەن هۆرە من کە لە هۆرە کۆڵی ومەتەوە سیرەکەم پەیوەندی بە ناوچەی دەسەڵاتی میدەکانەوە هەیە بیت کە لەم ناوچەیە ئەم حەیران و ئەم شتانە ئەوترێ هەتاوەکو مکریان ئەمە پەیوەندی بە هەزەبانی و مانیەکانەوە هەیە. مۆسیقاکان کە ناوچەی فەرهەنگی هەیە هەمووی پەیوەندی بە ڕابردوو هەیە لە ڕاستیە. ئێمەش هەر ناچارین ینی بەهۆی چڕی بابەتەکەەوە پرسیارەکەمان تۆزێک جیاواز بن. ئافرەت لە مێژووی کۆنی شارستانیەتی جیهانی و کوردیە بە تایبەتی چۆن باس کراوە؟ دەکرێت ئێمە شانازی بە ڕابردووی ئافرەتانی خۆمانەوە بکەینەوە نەتەوەی کورد. پێشووتر پرسیارێک کرد وایە لەو شەهر وەڵامی ئەوم باتەوە ڕابردوو چۆن ماوەتەوە ئەمڕۆ لە ڕاستیەکی لەو کارێکتەرانی کە ئەوروپیەکان هاتوو سەرنجیان ناوە. بۆ نمونە من چەندین بەڵگەنامە مێناوە کە هەتاوەکو ساڵی 1970 بە هیچ جۆرێک سەرداپۆشین لەناو ئافرەتی کوردانە بووە. کڵاو هەبووە بە مەبەستی سەربەداپۆشینە بەشێ بووە لە جلوبەرگ و دابوونەریتمان. ئەمە دابوونەریتێکی نوێ هاتۆتە کوردستان و بە بەڵگەنامە ئەبینیت ئافرەت ڕۆڵی هەبوو بە درێژایی مێژوو لە ناو کووردا کەسانێکی وەکو فاتمە ڕەش ساڵی 1950 ئەوروپیەکان کە بینیان ئافرەتێ 1000 پیاو لە دوایەتی حەبەسان چکە لە ئەوروپاشتی وانە بوو. ئەمە هەر ئەو نییە. مەسەلەن کەسایەکی وەکو عادیلە خان حەفسە خان مامە ڕەشەی چەندین مەسەن لە ناو یارستانەکانە چەندین کەسایەتی ئاینی کە پێشڕەوی ئاینیە هەمان کات شعرەکانیان چوەرتە ناو سەرنجامەوە سیرەکەی هەمووی ئافرەتن. ئافرەت هەمیشە ڕۆڵی گەورەی هەبووە ناو کوردەواریە. ئەو ڕۆڵەی لە ڕاستیە بنەچەکەی من بەشێکم دانا بۆ ئەو ڕۆڵە کە پەیوەندی بە ڕابردووە لە ناو سۆمەری هوری گوتی ئەو ڕۆڵە دووبارە بۆ تۆ کەچی سیرەکەی نەتەوە نامۆکان کە تازە هاتوون وەکو ئاشووری ئەکەدی نەتەوە سامیەکان سیرەکەین بە تەواوی ئەو فەرهەنگە لای ئەوان جیاوازە یعنی بە پێچەوانەی یەکوێ بە تەواوی لای ئەوان ئافرەت هەرچوو بەزوو شووی کرد حیجاب کرا شەلاق لە ئافرەت دراوە ئافرەت لەگەڵ پیاوە ببینرا لە قەسرا بە تەنها ئەیان کوشتن. ئینی ئەو فەرهەنگەی ئەمڕۆ ئەی بینین ناو کوردەوارەیە تەواوکەری ئەو ڕابردووە بۆیە بەشێکی ینی ویستومە لە هەموو ڕوێکەوە بۆ بسەلمێنم کە ئەوەی لە ڕابردووە ڕوێ ئەمڕۆ لە کوردەواریەوە تا هەتاوکو ئەمڕۆژ بەردەوامە. کەواتە دەرەکەوێت ئەوانەی کە هیچ نەبوون مەسەلەن بۆ نمونە ئێستا خاوەنی زۆر دەوڵەتی لەوانەی با بڵم ئەگەر گەورەش نەبێ خاوەنی دەوڵەتی خۆیان بەس ئەو پرسیارە لە جەناب تەکەم کە مێژووت دیراسات کردو و خوێندوتەوە بۆ مەسەلەن بۆ نمونە تا ئێستا کورد نەیتوانیوە دوای میدیەکان بێتەوە بە دەوڵەت. من هەر بەڵگەنامێکی زۆر خۆشت بۆ بازەکەم 1950 ساڵان پێش ئیبن وەحشیە باسی کوردەکە کتێبێکیە باسی ئەلفوبێی کوردەکە ئەلفوبێی کوردی داناوە لەگەڵ ئەلفوبێکا کە لە کتێبەکەما هەیە ئەلفوبێکە زۆر ینی سەرنجڕاکێشە 1950 ساڵان پێش کورد چۆن نووسیدی باسی واکە ئەڵێ کورد لە زانستی کوشتتوکاڵە بەتوانا بووە لە زانستی کوشتتوکاڵ و تایبەتمەندی ڕووەکە لە کلدانیەکان گرنگتر بوو خۆی کلدانی بووە دان بەوانێ ئەمجا ئەڵێ کتێبی کشتتوکاڵی کوردی کە کتێبی لەسەر دارخومان نووسیوە تەرجمەی بۆ زمانی عەرەبی ئەڵێ بۆ ئەوەی مرۆڤایەتی سوودی لێ ئەو سەردەمەی ئێمە کتێبمان لەسەر زانست نووسیوە کام وڵات جگە لێوێنان ئەنلیزەکان لەوانەیە بە تیرروکەوانیان ناوبێک و ئەسڵەن هەر نەیانزانی و مانای زانست بەو مانایی کە ئێمە مامەڵەمان لەگەڵ کردو. بەڕاستی بەشێکی گەورەی کتێبەکەم داناوە بۆ ئەم کێشەیە کە چۆن ئێمە ئەم هەموو شتەمان هەیە کەچی فەخری پێ وایان لێ کردوین فەخر بە خۆمانەوە ناکەین. مەسەلەن کەسایەتێکی وەکو نیزامی گەنجەوی من هەمیشەی هێنمەوە چکە لە ئازەربایجان کە وڵاتی کوردان بووە لەوێ سێرەکەی پولی بەناوە دروست کراوە پارەی بەناوە دروست کراوە قەبرەکەی کراوە بە بینایەکی گەورە هەیکەلی بۆ کراوە کەچی ئێمە ناڵێن کووردە خۆی لە شەعرا ئەڵێ کوردم نەک ئەو سەیری کە ئێمە چێمان ئیبن خەلەکانە هەیە ئەبوو هیجای هەزەبانی کە خەڵکی ئەم ناوچێ مێژووی نووسیوە ئەزی زەریر کە فەلسەفەیەکە خەڵکی ئەم شاری هەولێرێ ئەمانە ئێمە نایان ناسبن ینی کەسێکی وەکو بن خەلەکان یا ئیبن ئەسیر ینی لە ژمارە نان ئەو نەزۆرن ئەم هەموو هینە
ئێمە بەشێکی ئەم کێشەیە چییە؟ ئێمە جڵەوی نەتەوایەتیمان ون کردووە. یعنی ئەم کتێبە دۆزینەوەکانی ئەم کتێبە بۆ نمونە دۆزینەوەی کەوەی میدەکان بە کوردی قسەیان کردووە دەبوو ببوایە بە سەردێڕی هەواڵەکان چیمان شانە؟ ئەمڕۆ بە زۆر ئەمە بە خەڵک ڕابگەنی ئەمە لە ئەوروپا بواە بڕوا بکە دەبوو بە شتێکی گەورە، بەڵام ئێمە وایان لێ کردوین. هەر ئەوە نیە من لە کتێبەکە بەشێکی زۆرم داناوە چۆن مێژووی کورتێک چووە. کۆمەڵی هۆکاری زۆرن، هۆکاری سیاسی، هۆکاری چۆن بەشێکی زۆری فەرهەنگ ئێمە لەژێر ناوی فارسە بەهەڵە نووسراوە. ئەمانە یا ئەم ئەفسانەی ئاریەکان چۆن سەری لە مێژوو نووسی کورتێگاوە کە سەردەمانێک سەدان ساڵ زیاتر نزیکەی 100 ساڵە خۆی بە ئەفسانەی ئاریۆم سەرقاڵ کردووە کە بنەچەی زانستی نییە کە چەندی بەڵگەنامە خراوەتە. دوور و درێژە کە چۆن ئەم مێژووەمان تێک دراوە هەتاوەکو ئەمڕۆژ بەردەوام چەند ساڵ وەکو ساڵ خەریکی و کارەبووی جەنابەت؟ وەکو پێم وتی لە تەمەنێکی زۆر مناڵێش لەسەر بنەچەی کورد دەخوێنەوە بەوکو ئارەزوو وەکو ویستێکی خۆم، بەڵام زیاتر لە 4 ساڵە بە تایبەت خۆم تەرخان کردووە بۆیە خۆم فێری 13 زمانی مردوو کردووە و لەسەر بیزمانی کۆنیشم کردو هەچی تێکستی ئاینی کۆن و تێکستی لە سۆمەری ئایۆنانی هەچی تێکستی کۆنە ئەتوانم بڵێم ئێستا ئەرشیفێکم هەیە هی کتێبی دێرین لەوانەیە بڕواناکەم هیچ کەم سنتەری کوردۆلۆجی هەیبێت. یەکێک لە هیواکانی تۆ ئەوەیە ئەم پەیامە بگاتە لای زانستخوازانی کوردستان یا زانکۆکانی کوردستان بەگشتی بەس ڕێگای بگا باشترە بۆ کورد. ئەم ڕۆڵەی ئێوە کەیەن ئەم پرۆگراماکەن بەشێکە لەو ڕۆڵەکەیەوە کە هاوکاریەکن لەگەیانی ئەم پەیامە، بەڵام لێرەدا کۆتایی نایە ئەبێم ئەمە بەردەوام بێت. تۆ کە بە بەڵگەوە سەلماندووتە میدەکان پێیان وتراوە کورد زمانەکان بە کوردی قساکەی ئەمە ئەبێ کۆنفرانسێکی بۆ بگیرێ، کۆنفرانسێ بەحەسب ئەم شارانە چەندین خەڵکانی لێکۆڵەی چەندین زانکۆمان هەیە ئەمە کارێکی گەورەیە. ئەمە کارێکە من زۆر جارڵم ئەڵێم گردنی خۆم ئازا کرد بەرامبەر میلەتەکەم ئەوەی لە توانامە و بەرامبەر میلەتەکەم کردوە هەچیم هەیە خسوومەتە دوتوی کتێبێکەوە بەس دوای ئەمە هی میلەتەکەمە ئەمە هی من نییە ئەمە مێژووی میلەتەکەمە ئەبێ بکرێ بە ئەنگلیزی بۆ نمونە من ئەتوانم بیکەم بە ئەنگلیزی بەس من تەنها کەسێکم پرۆژەی ترم زۆرە ئەبێ بکرێ بە تورکی بکرێ بە عەرەبی با دژایەتی بکرێ با بزانین ڕاستە ئەم شتانە. یعنی کۆنفرانسێکی ئەگەر کەسانی سۆمەری ناس کەسانی هوینا ببینن ئەم زمانەیە بەڕاستی بۆچوونی ئەوروپیەکان بەراو ناوچەکە ئەگۆڕێ، یعنی بۆچوونی نەتەوەکانی دەوروبەر بەرامبەر ئێمە ئەگۆڕێ، خۆشمان بەرامبەر خۆبانەوەکی تر مامەڵە لەگەڵ خۆمان ناکەین. لەوانێت زۆر درەنگ بێ بۆ هەندێک کار کە تا ئێستا نەکراوە درەنگ بێ بۆی، بەڵام کەم تەرخەمێکە لە شوێدا دەبینی جەناب؟ کەم تەرخەمێکە بەشێکی وەکو بندایمە هەرەوە هێڵمەوە گەورەترین خاڵ دابەشکردنە. ئێمە 90 ساڵ دابەشکردن دەست و پەلی کوردیان بەستۆدەوە سێ-چوار نەتەوەیان کردووە بە ئاغا بەسەر ئێمەوە کە ئاغای ئێمە نەبوون هەرگیز. لەم 90 ساڵە ئێمە کارکتەری نەتەوەیمان ون کردووە. ئێمە ئەم هەموو شتەمان هەیە تۆ 1150 ساڵەوە پێ زانستت نووسیوە کەم نەتەوە لە ئەوروپا نووسیوێتی ئەسڵەن کەم نەتەوە هەیە کە ئەمڕۆ ناوی نەتەوەیە وەکو نەتەوە باس کرابن ئەمڕۆ ئێمە وایان لێ کردوین بە گومانین لە خۆمان. یعنی ئەوونە لاوەکانمان گاڵتە بە کوردبوونی خۆیان گاڵتە بە فەرهەنگی کوردیەکەن فەخر بە کوردیەوە ناکەن وایان لێ کردوین. تۆ وەزیرێکی هێتلەر ئاماژە بۆ کاڵێ هێندە درۆ بکە هەتا خەڵک بڕوا پێکە لە ڕاستیە سەری گرتووە هێندە درۆ بەرامبەر کورد کراوە بڕۆ تێکسی مێژووی وڵاتی پێڵێن ئێران لەسەر کورد خوێنەرەوە بەزەید بە کورد داهێتەوە. عەرەبەکان زۆر جاڵە بڕۆ ئێران کە سەیرەکەی خواری و عێراق لە ڕابردووە بە زمانی کوردی قسەکراوە هەتا وەکو ئیزرائیل جا ئەمێ ئەو بڵێمەوە ئێمە فەرهەنگەکەمان ون کراوە وایان لێ کردوین بڕوامان بە خۆمان نەماوە. ئەمجا کەموو کوڕیەکەش لەوایە ئیتر بە بەوچین من کاتی بە ئاگابوونە کاتی ئەوەی هەستینەوە ئیتر چیتر نەخەوین هەر چاوەڕێ بکەین قژزەردێ لە ئەوروپاوە بێ پێمان بڵێ کێین. بەڕاستی هێندە هەڵە کراوە لە ئەوروپا جاریوە بەرامبەر ئێمە زۆر جار بڕوامان بە خۆمان نەماوە تۆزێ بڕوا بە خۆمان بکەینەوە تۆزێ قەیری مەسەرەن بۆ نمونە هیچ نەتەوەیە هێندەی کورد لە مۆسیقا دەوڵەمەند نییە. من ئەو کاتە هەستەکەم نەتەوە کەم ڕێزی خۆی ئەگرێ کە هۆرەی جاف و هۆرەی کرماشان و هۆرەی قەڵغان و ئەمانە نووسرایە و لێکۆڵینەوەی لەسەرکرا ئەو کاتەی کە سیا چامانە
لە سنتەرەکانی مۆسیقای کوردستانە خوێنرا مناڵەکانمان بەوە گۆش بکرێن بزانن ئەمانە زانستن ئەمانە فەرهەنگن مێژوومانن ئەو کاتەی لێکۆڵینەوەمان لە خۆمان کرد من دایماڵم قسەیەکی بە کورتی پێ دەڵم قسەیەکی ئەرستوێن وڵە خۆت مناسە مرۆڤ کە خۆی نەناسێ وونە کورد خۆی ناناسێ لەبەرەوە وونە ناتوانێ مامەڵە لەگەڵ ئەمڕۆ ڕابرداهاتوە دوا پرسیارم لە جەنابەت دیکۆمنتکردنی ئەو بەڵگە کۆنانە کارچەنە دیکۆمنت کراونەوەوان ئەو بەڵگانە لەگەڵ ئەم بەڵگانەی ئەمڕۆ وەکو جینۆسایدی کورد و لە ناوبردن و پاکتاوی نەژادی کوردی ئەگەر لەیەک بدرێن و هەردووشیان وەکو بەڵگەنامە بخرێنە بەردەست بۆ نمونە نەتەوەیە گرتوەکان یعنی تۆ بڵێ ئەوان هەر بێوەڵام بن بەرامبەر بە نەتەوەی کورد لە ڕاستیە ئەگەر بۆیە منەڵم ئەگەر بۆ نمونە زمانی سۆمەری بە زمانێکی مردوو دانراوە ئێستا سەد من کتێبی ڕێزمانی سۆمەری ئەڵێن نزیکەی 3600 ساڵم زمانە مردووە کەسی سیرەکەی لە کوردستان قسەی پێکرێ ئەگەر ئەم بەڵگانە بسەنمێنێ سیرەکەی پەیوەندی هەیە بۆ یەکەم جار لە مێژووە کەسێک جێک پەیوەندی زمانی ئینگلیزی و سۆمەری و کوردی سەرەکەی سۆمەری کوردی یەکن بەس ئینگلیزی یا ئیتالی یا یۆنانی ئەگۆڕێ ئەگەر ئەمە بسەن لێ بێنرێ لە داهاتوێکی نزیکە خەڵک جێ لە ئەوروپا خۆی فێری کوردیەکە بۆ لێکۆڵینەوە لەسەر پرۆسەی گۆڕانی زمان چونکە زمانی هەندە ئەوروپی لێرەوە گۆڕاوە جا ئەگەر ئەم زانستانە بسەلمێنرێ ئەم بۆچوونانەیەم کتێبە کە هەمووی بە بەڵگەوە کراوە بۆچوونی جیهان بەرامبەر ئێمە گۆڕێ ئێمە یعنی جارێکی تر ئەو خەڵکانەی کە لێکۆڵینەوە لە ڕابردووی شارستانیە دەکایەن بۆ ئەم ناوچەیە زمانەکەمان کە بەشێکی گەورەی فەرهەنگەکەمان هێشتومانەتەوە ئەبێ بە مای سەرنجڕاکێشان بە شێوەیەکی تر مامەڵە لەگەڵ کووردا ئەکرێ ینی ئەمە کاریگەری سیاسیە بێ بۆ نمونە ئەمڕۆ کاچی لە بەغا لەگەڵ لایانی بەرامبەر دانیشی ئەگەر تۆ بزانی سۆمەریت سەلمان دەبێتت دڵنیا بە ئەوانەی بەغا کە ئەزانن لەسەر خاکەکەی تۆ دانیشتون ئەمڕۆ کە دانیشن گفتوگۆ لەگەڵەکەن ئەگەر تێبگەن لەسەر خاکەکەی ئێمە دانیشتون لە بەغا مامەڵەیان نەگۆڕێ بۆ چوونەکانی ئەم کتێبە بەڵگەی لە پشتەوەی ئەگەر سەلمێنرێت و من دڵنیام هەمووشی کە وەکو پێم وتێمی سەرچاوی هەیە ئەیبینیت کە جیهان و خۆشمان مامەڵەمان لەگەڵ خۆمانە گۆڕێ بەڵێ کاکە سۆرانی حەمەڕاش مێژوو نووس هیوای سەرکەوتن بۆ دەخوازین هیوادارین لەو کارە پیرۆز و جوانەدا هەر سەرکەوت و سەرفراز بیت زۆر سپاس بۆش بینەرانی بەڕێز بەم جۆرە کۆتایی بەم بەرنامەیە دەهێنین تا بەرنامەیەکی تر تا دیدارێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ